سەردانی سەرۆکۆماری تورکیا بۆ یەکەم جار بۆ هەولێری پایتەختی هەرێمی کوردستان هاوکات و ڕێککەوتن و یادداشتانەی کە لەگەڵ حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان واژۆیان کردو بێگومان سەردانێکی گرنگە بە گرنگیەوە دەڕوانرێت ئەم سەردانە هاوکات داهاتووی ئەم پەیوەندیانە لە نێوان ئەنقەرە هەولێر ئەنقەرە و بەغدا بەکوێ دەگات لەگەڵ میوانەکەم لەسەر ئەم بابەتە قسە دەکەم بەڕێز شاهۆ قەرەداغی شرۆڤەکاری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵمە بەڕێز قەرەداغی سپاس کە لەگەڵ کوردستان 24 زۆر بە گرنگی دەڕوانرێتە سەردانەکەی ئەردۆغان دوای 13 ساڵ هاتۆتە عێراق و هەرێمی کوردستانەوە مەبزانم چی دەخوێننەوە لە ئەم هەنگاوانە بۆ بەرەو پێشچوونی پەیوەندیەکان لە نێوان تورکیا و بەغدا و تورکیا و هەرێمی کوردستان. سلااوتان لێبێ سلااو لە بینەرانی عزیز لە ڕاستیە ئەم سەردانە چەند مایەکە باس ئەکرێ و کەوتۆتە ئەم کاتە گرنگەوە کە لە دوای گەڕانەوەی سەرۆک وەزیرانی عێراقیشە لە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا و تیژ خستنە سەر پرۆژە استراتیجیەکان کە پەیوەندە بە پرۆژەی ئابووری بۆ بنیادنانەوەی عێراق لە جیاتی تەرکیز خستنە سەر تیژ خستنە سەر لایەنی سەربازی ئەم سەردانە کە چەندێکە باس ئەکرێ و هەرێمی کوردستانیش بەشێک بووە لە سەردانەکەی سەرۆکۆماری تورکیا بێگومان چەند گرنگیەکی هەیە لەلایەنی ئابووری لەلایەنی سیاسی لەلایەنی ئەوەی کە تورکیا هێشتا بە گرنگیەوە دەڕوانێتە عێراق دەڕوانێتە هەرێمی کوردستان لەبەرەوەی لە ماوەی پێشووە دەبینین کە پەیوەندیە ئابوووریەکانی نێوان عێراق و تورکیا گەیشتۆتە زیاتر لە 20 ملیار و هەردوو وڵات هەوڵەیەن زیاتریکەن لە هەروەها ئێستا دەبینین عێراق بیر لەوە کاتەوەکە ببێتە ڕێڕەوێک بۆ بەستنەوەی وڵاتانی کەندا و بە ئەوروپاوە لە ڕێگەی تورکیاوە بێگومان ئەمانە هەمووی وا لە ئەم دوو دەوڵەتە کات زیاتر هەوڵبەن پەیوەندیەکانیان بەهێز بکەن و ئەو گرفت و کێشە ئەمنی و سیاسیانەی کە ڕوبەڕوویان بێنێتەوە تەجاوزی بکەن لە ڕێگەی تیژ خستنە سەر پەیوەندی ئابوووریەکان و زیادکردنی هەماهەنگی لە ڕووی جێبەجێکردنی پرۆژە استراتیجیەکانەوە لە هەردوو دەوڵەتە. باشە بەڕێز شاهۆ گرنگی پێگەی هەرێمی کوردستان چۆن دەبینن ئایا تورکیا و عێراق لە گرنگی ڕۆڵی هەرێمی کوردستان و پێگەی لە ناوچەکە بەگشتی تێگەیشتون هاوکات کاریگەری لەسەر پەیوەندیەکانیان؟ بێگومان کە هەر لە سەرەتاوە باسی ئەوە کرا کە سەردانی سەرۆکۆماری تورکیا هەیە هەندێک لایەن یاخود هەندێک باسی ئەوە کرا کە هەولێر یەکێک نابێت لە ئەو جێگەیانەی کە سەرۆکۆماری تورکیا سەردانیەکە بەڵام سەرڕای ئەوەش بینیمان کە دوای بەغداد هاتە هەولێر ئەمە ئاماژەیەکی گرنگە بۆ ئەوەی کە هێشتا هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی هەیە لە عێراق و لە ناوچەکە ئەگەر بگەڕین لەدواوە دەبینین پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و تورکیا لە دوای 2007ەوە زۆر عێراقی جیا کردەوە لە پەیوەندیەکان نێوان بەغدا و ئێران هەرێمی کوردستان کاتێک پەیوەندیەکی ئابووری باشی لەگەڵ تورکیایە دروست کردبوو ئەمە ڕنگانەوەیەکی ئەرێنی هەبوو لەسەر ئارامی و استراتیجی و هەروەها پێشخستنی ژێرخانی ئابووری ئەم ناوچەیە بەڵام بە پێچەوانەوە بینیمان کە بەغداد بەرەو پەیوەندیەکان لەگەڵ ئێرانە زیاتر بەهێز کرد و هەژمونی لەگەڵ ئەوە هەبوو کاریگەریکی نەرێنی هەبوو کەواتە دەتوانین هەرێمی کوردستان بۆ وەربگرین کە نمونەیەکی ئەرێنی پرشنگدارە لەوەی توانیوێتی سوود لە پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا وەربگرێت بۆ پێشخستنی هەرێم و پێشکەشکردنی نمونەیەکی پرشنگدار و نمونەیەکی جوان بۆ ئەوەی کە ئەتوانن پەیوەندیکی ئابووری جوان لە نێوان هەردوو لایەنە دروست بکەن و پەیامێکی باشیش بن بە عێراق کە عێراقیش دەتوانێت تیژ بخاتە سەر پەیوەندی ئابووریەکان و پەیوەندی استراتیجیەکان و لەم نمونەیە سوود وەربگرێت. بەڵێ دیارەوەکو بەڕێزیشت ئاماژەست پێ کرد لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا زیاتر بڵێن عێراق ئارامی بەخۆیەوە نەبینیەوە بەڵام هیچ کات هەرێمی کوردستان بەشێک نەبووە لەو ململانەیانەی کە عێراق لەگەڵ وڵاتانی دراوسەیە یا وڵاتانی دیکە هەیەی چۆن توانیوێتیم ئەو هاوسەنگی و ئەم سەنگە بپارێزێت هەرێمی کوردستان؟ بێگومان هەرێمی کوردستان هەر لە سەرەتاوە کە ئەم هەرێمە دروست بووە لە 2023 هەوڵیاوە پەیوەندیەکی باش لەگەڵ لایەنەکانی دەوروبەریە وڵاتە ئیقلیمیەکان و لایەنە نێودەوڵەتەکانیشا دروست بکات تیژ بخاتە سەر پەیوەندیە هاوبەشەکان هەردوو لا سوودمەند بن یعنی ئەبینین ئەم پەیوەندیە تەنها لەگەڵ تورکیا نیە بەڵکو لەگەڵ ئێرانە لەگەڵ وڵاتانی کەنداوە لەگەڵ وڵاتانی ترە پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەمە جای کردوێتەوە لەوەی کە
لە ساڵانی پێشووە بەغداد یعنی پەیڕەویە کرد لە بەغدا نەفەسێکی ئایدۆلۆژی زیاتر زاڵ بوو بەسەر پەیوەندیە کار لەگەڵ وڵاتانی دەرەوەیە دەبینین لە سەردەمی نووری مالیکیە ئەم نەفەسە زیای بوو وای کرد پەیوەندیەکان بگاتە ئاستێکی زۆر خراپ لەگەڵ تورکیا بەڵام بە پێچەوانەوە لە کوردستان تیشکە خرێتە سەرەوەی کە چۆن هەردوو لایەن بتوانن سوودی بەرامبەر یەک بگەێنن لەبەر ئەوەیش دەبینین ئەو استراتیژیەتە لە دروستکردنی پەیوەندەکان لەگەڵ وڵاتانی دراوسەیە کاریگەریەکی ئەرێنی هەبووە و هەرێمی کوردستانی کردووە بە یعنی لایەنێکی قوبولکراو لایەن ئەم وڵاتانەوە هەست دەکەن کە دەتوانن متمانە بە هەرێمی کوردستان بکەن و هەروەها بەرژەوەندی ئابوورەکانیان بێنن و بەرهێنەرەکانیان بێن بۆ ئەم هەرێمە پارەکانیان لەم هەرێمە بکەن بە پرۆژە چونکە متمانەیان هەیە کە سەقامگیریەکی سیاسی هەیە سەقامگیریەکی ئەمنی هەیە دەتوانێت بەرژەوەندەکانیان بپارێزێ ئەمانە لە عێراق و لە ناوچەکانی تری عێراق بەداخەوە هەتا ئێستا بەدی نەهاتووە بۆیە هێشتا هەنێک وڵات بە گومانەوە تەماشای ئەم هەنگاوانەکەن و ناتوان متمانی زۆریان هەبێت بە لایەنە سیاسەکانی عێراق. باشەگەر بە شێوەیەکی گشتی باسی سەردانەکە بکەین لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناوچەکە بەگشتی بە کۆمەڵێک هاوکێشە و ڕووداوی گەورەی سیاسیدا تێپەڕیون و تورکیا کارکتەرێکی سەرەکی بۆ ڕۆڵێکی بەرچاوی هەبووە چۆن دەڕواندێت ئەم سەردانە چ لە ئاستی نێودوڵەتیدا کە چاوەکان لەسەر سەردانەکەی ئەردۆغانە چ لە ئاستی هەرێمی و ناوچەیدا ئایا ڕێگت دەدرێت ئەو ڕێککەوتنانێک هەیە جێبەجێ بکرێت وەکو خۆی لە بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە کات عێراقیشدا؟ بێگومان ئەم سەردانە لە کاتێکە کە هەم ناوچەکە هەم لەلایەنی نێودوڵەتیەوە بە چەنەها کێشە و گرفتە لەوانە جەنگی رووسی و ئۆکرانی کە بۆ هۆی ئەوەی کێشەیەکی گەورە دروست بکە بۆ لایەنی وزە کە ئەوش بەشێکە لە سەردانەکەی سەرۆکۆماری تورکیا بۆ عێراق و بۆ کوردستان و هەروەها دەبینین جەنگی ئیسرائیل غەزەیش زیاد لە 6 مانگە بەردەوامە و بۆتە هۆی ئەوەی کاریگەریەکی نەرێنی هەبێت لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەروەها لە ماوەی ڕابردووە باسی ئەو ڕێڕەوە نوێیان دەکرد کە لە هەندستانەوە بڕوات بۆ ئەوروپا هەنێ وڵات ناگرێتەوە لەوانە ئێران و تورکیا بێگومان ئەمانە هەمووی پاڵنەر بوون کە تورکیا ئەم سەردانە ئەنجام بدات لەم کاتەیە و هەوڵ بە زۆرترین ڕێکەوتن نامە و لێکتێگەیشتن لەگەڵ عێراقا ئیمزا بکە بەڵام ئایا ئەم ڕێکەوتن نامە و لێکتێگەیشتنانە هەمووی جێبەجێکرێت ئایا ئەگاتە ئەنجام ئەمە لەسەر ئەوە جدیەتی هەردوو لایەن ئەوەستێ لە داهاتووە ئایا ئەمە جێبەجێ دەکرێت چونکە دەبینین بە شێوەیەکی گشتی لە عێراقا لەگەڵ گۆڕانی حکوومەتەکانە زۆر شت ئەگۆڕێت ئێستاش دەبینین ڕوتی سەدر خۆی ئامادە کا دیسان بگەرێتەوە ناو پرۆسی سیاسی کەواتە ئەم کاریگەریە ناوخۆیانە دەکرێت کاریگەری ئەرێنی یاخود نەرێنی هەبێت لەسەر ئەم ڕێکەوتنامەی کراوە لەبەرەوە ناکرێت سەردانەکە ئەو ئیمزاکردنی ئەو ڕێکەوتنامانە ببینین و بڵێن ئەمە هەمووی ئەرێنیە بەڵکو تا چەند هەردوو لایەن دەتوانن پابەندی بەڵێنەکانیان بن و تا چەند سەقامگیری سیاسی لە عێراقا بەردەوامە بێت بە تایبەتی لە سەردەمی سوودانیە. زۆر باشە بەڕێز شاهۆ قەرەداغی شرۆڤەکاری سیاسی سپاس لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.